پرۆژە لە دوای پرۆژە بەڵام چۆن پرۆژەیەک هەمویان جیاواز و تاقانن کە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان دەکەن. ئێستا دەستەواژەیەکی ترند هەیە سەبارەت بە هەولێری پایتەخت دەڵێن هەر جارێک بیتەوە سەردانی ئەم شارە بکەی هەست بە جیاوازی و گۆڕانکاری دەکەن. باسی پرۆژەیەکی گرنگی خزمەتگوزاری، گەشتیاری، ژینگەیی، تەندروستیتان بۆ دەکەم. ئەویش پرۆژەی کۆرنیشی هەولێرە کە ئێستا دەستی بەکارەکانی کردووە و وەک تەواوی پرۆژەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکە لەڕێی کۆمپانیایەکی ناوخۆییەوە دەچێتە خزمەتی هاوڵاتیان و هەروەها سیمایەکی جوانیش دەبەخشێت بە هەولێری پایتەخت. لەگەڵم بن، لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. دوو هەفتە پێش ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت لە کاتی دانانی بەردی بناغەی پرۆژەی پەیمانگای ئەسهەر بەم شەقامە گەڕایەوە. ئەو دیمەنەی بینی کە دیمەنێکی نەشیاوە لە هەر زۆنێکی پایتەخت یا هەر شارێکمان بوونی هەبێت. یەکسەر جەنابیان فەرمانی کرد کە دەبێت بە قۆناغ و لە دوای یەک بە پێی پلانێکی ورد کار لەسەر گۆڕینی ئەم شوێنە بکرێت و لەو بارەی ئێستا تێیدایە بۆ بارێکی پێشکەوتوو کە لە خزمەتی هاوڵاتیانی دانیشتووی ئەم سنوورە و شاری هەولێری خۆشەویستدا بێت و جەنابیان فەرمانی کرد کە دەبێت بە زووترین کات ئامادە بکرێت و لە زووترین کاتیش دەست بە جێبەجێکردنی بکرێت. گلەی زۆرمان دەبیست لە دۆخی نالەبار و ناتەندروستی ئەو شوێنە لە کاتێک کە خۆی وەکو ڕێڕەوێک بوو بۆ ڕێگەگرتن لە لافاو، بەڵام بەداخەوە دواتر بووە شوێنی کۆبوونەوەی ئاوی پیس و زبل و خاشاک کە لە ڕووی تەندروستیشەوە بوو بووە جێگەی مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی ئەم گەڕەکانە. بۆیە بڕیارماندا ئەم پرۆژە گرنگە لەو ناوچەیە بکرێت کە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە هەموو بوارەکاندا لە ژیانی خەڵکی ئەم گەڕەکانە و شاری هەولێر بە گشتی دروست بە و دەبێتە ناوچەیەکی دڕفێنی گەشتیاری لە ناو جەرگەی شاری هەولێر کە دەرفەتی زۆری کاریش بۆ گەنجەکانمان دروست دەکات. پیرۆزبایی لە خەڵکی هەولێر بە تایبەتی دانیشتوانی ئەم ناوچەیە دەکەم کە دوای ماوەیەکی کەم گۆڕانکاری جۆری لە ژیانیاندا بۆ باشتربوونی ژینگە و تەندروستیشیان دێتە ئاراوە. لە چوارچێوەی استراتیژی و گەشە و چاکسازی و گرنگیدان بە پرۆژە خزمەتگوزاریەکان، پرۆژەی ڕێڕەوی ژیان یانیش کۆرنیشی هەولێر بەردی بناغەی لەلایەن سەرۆکوەزیرانەوە دانرات. پرۆژەکە سیمایەکی جوان دەبەخشێت بە هەولێری پایتەخت. دەمەوێت بزانم شێوازی ڕاکێشانی ئاو بۆ ئەم پرۆژەیە چۆنە، بە چ میکانیزمێک کاری تێدا دەکرێت؟ جەنابەت دەزانی ئەمە ساڵانێکە دەوترات کۆرنیشی هەولێر دروست دەکرێت بەم شێوازە. ئێستا کاری لەسەر دەکرێت. هۆکاری ئەمە چییە؟ گرنگی ئەم بابەتە چییە؟ بەڵێ بێگومان لە چوارچێوەی پلانی گەشە سەندین و هەروەها ڕێخستنەوەی ناوشار و سنتەری شارەکان و هەروەها ئەو پلانە ئابووریە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی و دابینکردنی ژیانێکی ئاسوودەتر کە هاوڵاتی هەست بە ئارامی ڕۆح بکات ناو ژینگەی تەندروستدا. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پارێزگای هەولێرەوە دەیەوێ ناوشاری هەولێر ڕێک بخاتەوە و بێگومان هەبوونی سنتەرێکی شاری ڕێکوپێک نیشانەی حکوومەتێکی بەهادار و هەروەها هاوڵاتێکی بەهادارە. شاری خاوێن لە هەموو دنیادا نیشانەی پێشکەوتنە. حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ ئەو وێنەیە پێچەوانە بکاتەوە کەوا ئەو ئاوەی کە دێ بەتایبەت لە وەرزی زستاندا بێگومان ئاوەڕۆشی دەخرێتە ناو ئەنجا ئاوەکە دەڕوا تاوەکو دەگاتە شوێنی خۆی. بێگومان سەرچاوەی بۆنێکی ناخۆشە و هەراسانکردنی خەڵکی ئەو ناوچەیە. حکوومەتی هەرێمی کوردستان دەی ئەو وێنەیە پێچەوانە بکاتەوە بیکاتە شوێنێکی گەشتیاری کە جۆرەها چاڵاچی و شوێنی بابنە خوێندنەوە و چاڵاچی منداڵان و شوێنی گەشتیاری و
شوێنی وەرزش و پایسکل سواری تێدا بێتن بۆی سنتەری ئەو شارە مەزاهرێکی شارستانی پێوە بیتن دیارەتی شارستانی پێوە بیتن خەڵک بتوانێت لێرە هەست بە ئارامی بکە. سەرچاوی دابینکردنی ئاوەکەی چۆنە ئاو دێتە ناو ئەم کۆرنیشەوە. بێگومان دوای ئەوەی کەوا پرۆژەی فریاگوزاری خێرە ئاوی هەولێر بەکارکەوت کەم بێگومان ئەو بەشانەی کە دەکەونە سەر بابم بڵێ هێڵی دۆم یا هێڵی یەکەمی ئیفرازیەک و دوو تەخدێ دەکرێن بەشێک لە ئاوەکە فائیز دەبی زیاد دەبی بە تقریبن 1000 مەتر سێجا لە کاتژمێرێک ئەتوانین بیدەینە ئەو کۆرنیشە و ئینشاءالله پرۆگرامەکەش وایە ئاوی ڕۆوۆتەر ئاوی پاڵاوتە نەکراو لە ئیفراز دووەوە کە لە زێوە کە دێ ئیفراز دووە بگوازینەوە لە بۆ کۆڕنیش شاری هەولێر. باس لەوە دەکرێت دەریاچەی تێدا دەریاچی دەستکردی تێدا ئەمانە چۆنە چی لە خۆ دەگرێت؟ ئەو کۆمپانیایی کە هات و دیزاینەکە بێگومان لەوان ئیتالی دەبن کۆمپانیاکە ئیتالیا لەلایەن شەریکەی خۆماڵیەوە بێگومان دیزاینە ئامادە دەکرێت زۆر شتێدا یەک لەوانە دەریاچە و ڕێڕەوی مەسەنە ئاو زۆر شتی دیکەی تێدایە کە ئەوان لەوانەیە وەکو دیزاینەکە جارێ حال لای خۆیتیان بێگومان شتێکی زۆر باش و ڕێک پێک دەویستن. باشە ئاوەکە چۆن دەڵی لەبەری دەڕوا یا جارێکی تر چۆنێک دەستفێ دەکات بە بەردەوام هاتوچۆ دەکات؟ نا بێگومان ئەو ئاوە پرۆگرامەکەەوە کە لەبەری بڕوا و بگەڕێتەوە بۆی دیمەنێکی جوان و ڕێک پێک بدات چکە ئەگەر لەبەری نەڕوا بۆن دروستەکە ئەوە ناکرێت. چی لەو ئاوەڕۆیە دەکەن کەدا جارە نێستاشیانە دێتە نام کۆرنیشەوە ئیترە و ئاوەڕۆی تێکەڵایەوە ئاوە نابێت؟ ئەنا نەخێر ئەو ئاوەڕۆیە بێگومان ڕێڕەوی تایبەتی خۆی بۆ دروست دەکرێت و ئەو ئاوەڕۆی ماڵان بە بابنێ ئاوەڕۆیەکی گەورە دەگوازرێتەوە لە بۆ سەرچاوی کە تووڕەقا لەگەر هاوڕۆکانی کە تێکەڵەبتەوە بە هیچ شێوەیەک ئەو بۆنە ناخۆشیەکەوە لەم شوێنە هەیە نامینێت. ساڵانی ڕابردوو دەمانزانی مەسن کێشەی کەم ئاوی تەنانەت لە بیرەکانیشە هەبوو لە شاری هەولێر پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا چۆنڵی پرۆژەیەکی فریاد ڕست بوو دواتر ئەم پرۆژەیە چ کاریگەری دەکاتە سەر ئاوی ژێر زەوییان ئەمەش بابەتێکی گرنگ ئەم ڕێرەوە دێت و دەچێت لە هەموو شوێنێک ئەگەر هاتوو ئەو ئاوی لێبوو بێگومان ئەو منطقەیە دەبتە منطقەی ریچارد زۆن ئاو دەستەوە ژێر زەوی بۆ ئەو منطقەیە لەبەرەوەی شەو ڕۆژ 24 سعات وەکو پۆندێک وا دەبی ئاوەکی زۆری لێ کۆ دەبتەوە بێگومان کاریگەرێکی یەکجار زۆری دەبی لەسەر ئاوی ژێرزەوی و دڵنیا بن کە ئاوی ژێرزەوی لەو شوێنە دەبژێتەوە بەڵام پلانی حکوومەت هێرێمی کوردستان ئەوەیە ئەو ئاوە بۆنەوەکانی داهاتوو بەجێبەجێ بەکارهێنێت. پرۆژەی کۆرنیشی هەولێر پرۆژەکە لە شەقامی مەخمور درێژ دەبێتەوە تاوەکو شەقامی شەقلاوە دوو ڕێڕەوی ئاوی بە شێوەی بازنەی بە دەوری شاری هەولێردا دروست دەبێت. ڕێڕەوی یەکەم بەشی ڕۆژهەڵاتی شاری هەولێرە بە درێژی 30 کیلۆمەتر. ڕێڕەوی دووەم بەشی ڕۆژئاوای شاری هەولێرە بە درێژی 25 کیلۆمەتر. پرۆژەکە سێ دەریاچەی دەستکرد لە خۆ دەگرێت. پرۆژەی ڕێڕەوی ژیان دەبێت تا یەکێک لە پرۆژە بەهادارەکان کە سیمای سەنتەری هەولێری پایتەخت دەگۆڕێت بۆ شوێنێکی جوان و پاک و پڕچالاکی کە توانای ڕاکێشانی خەڵک و گەشتیاری هەبێت و کوالەتی ژیانیش بەرز بکاتەوە و ژینگەی شارەکەش بە تەواوەتی پاک بکاتەوە. هاوڵاتیان چی دەڵێن لەبارەی ئەم پرۆژەیەوە؟ یاڕە لە پێچینەکانی حکوومەت زیاتر تەرکیزی لەسەر ئەوە بۆ کە پرۆژە خزمەت گوزاریەکان پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان کە بەپێی ناوچە بەپێی سنووری جوگرافیا کۆرنیشی هەولێریش بێگومان خزمەت بە هاوڵاتیان دەکات بەشێک لە هاوڵاتیان یەم ناوچەیەن کە دەکەونە سنووری کۆرنیشی هەولێرەوە دەمێن ڕاو سەرنجی خۆیان وەربگرم سەبارەت بە دروستکردن و کارێکی لەم شێوازە هەم بۆ گەڕەکەکان و هەمیش بۆ خودی شاری هەولێر دەمێت لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەم ساڵانی ڕابردوو دەمابینی ئەم شوێنە کێستا لەسەر دەبووە لافا و خۆڵ و پیسێکی زۆری تێدا بوو ئێستا کە ئەو پرۆژەی حکوومەت وا خاوێنی دەکاتەوە و کاری لەسەر دەکات چ گرنگێکی هەیە؟ بەڵێ پێشەچی بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی بەڕێستان دەکەین کە برەو بە و شتانە دەدەن
بەڕاستی ئەمە لە پێشتر دەردەک بوو بێ دەرمان بوو هە لێرە لافاو هەستا بوو بە بەلەمی دەرنەدەچووی چەند ساڵێک بەر لە ئێستا کە ئەنگۆ ئەو خزمەتەیمە دەکەن زۆر سپاسی ئێوە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئیشێکی زۆر باشە بەڕاستی ئەمە کاریگەریە بێت لەسەر ئەم پرۆژێ لەسەر ماڵەکان کاریگەری لەسەر ژینگە دەبێت لەسەر خزمەت گوزاری دەبێت لەسەر کەسابەتەکان دەبی خەڵکەشی زۆر لێ لێرە کافتریا و بازاڕی دەکاتەوە تەبعاً ئەوە خزمەتێکی گەورەیە تۆ وەکو هاوڵاتیەک ینی لە ساڵانی ڕابردوو هەموو قسەکان دروشم بوو دەیاون دەکەین ئێستا دەبینی ئەو پرۆژەیە کە بڕیاری لەسەر درا و چۆتە بواری جێبەجێکردن چ گرنگێکی بەلایەنی حکوومەتەوە ئەمە گەیشتینە ئەو قەناعەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرکردایەتی بەڕێز مەسعود بارزانی هەرچ بەڵێنە چیدابی 100% تەطبیقی کردیە لەبەر چاومانە شتەکان دیارن ئەوە دەربەندی گۆمەسپان ئەوە قەزای سۆران ئەوە دهۆک ئەوە لەبەر چاومانە پرۆژەکان هەست پێکراوە هەست پێ دەکرێت کە ئەوەی گوتی دەیکا مەزالی تێدا نییە وەکو ئەولا نییە حکومەتە بەڵێنانی داوێتی بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان وەکو خۆی جێبەجێ کردووە مەسەلەن پرۆژەی کۆڕنیشی هەولێریکەکە لەوانە چۆنە لای تۆ وەکو هاوڵاتیەک ئەنی بەڕاستی پرۆژەی زۆر گرنگە لە بۆ گەڕەکی زیلان و بەحام لە بۆ شاری هەولێر ئەنی جوانیشی بە گەڕەکەی دەبەخشی و بە شاری هەولێر دەبەخشی و دەستخۆشی لەسەرۆژ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی ینی کە بەڵێنیدا پرۆژەکان بە جوانی و بەڕێک و پێشی جێبەجێ دەکرێت لە بۆ شاری هەولێر هەستەکەی زیاتر حکومەت ئەو پرۆژە خزمەت گوزاریانە جێبەجێ دەکات کە خزمەت بە هاوڵاتیان دەکات کە دەبێتە سیمایەکی جوان دەدات بە شارەکان بە تاکید ینی و بە چاوی خۆمان دەبینی کە پرۆژەکانی لە هەولێر کە جێبەجێ دەکرێن پرۆژەکان چەند بە خێرایی ینی بەڕێوە دەچن باش ئەم کۆڕنیشی هەولێرە بە نمونە وەردەگرین چ سوودێکی هەیە بۆ جەنابەت بۆ داناشت و ینی چه گرنگێکی واللهی سوودی ئەوەی هەیە ئەو کۆڕنیشە کە چاک دەکرێتن هەم ینی جوانیەک دەبەخشی هەم چەند کۆشکە لەسەریدا دەندێتن لەسەر پرۆژەکە لە بۆ گەنجان لە بۆەوەی ئیش و کاریان لە ناو بکەن ئەم پرۆژەکە هەمەلایەنەیە بەری هەمەلایەنەی پرۆژەکە ینی بەڕاستی پرۆژەی زۆر گرنگە ئێوە گرفتان هەبوو لە ساڵانی ڕابردووە گرفتی زۆریش هەبوو بەڕاستی ینی ئەو ئاوە کە دەهات خەڵکی بە تایبەتی ئەو منتیقی ئێروکانە زیلان و پێنج ئاسارۆکان ینی ئاو کە باران دەباری دەهات بەڕاستی لە بۆناوانیشت دانیشکە لە فاو بستە ناو ماڵەکان ئێستا ئەم ساڵ هیچ کێشەیەکتان نییە ئەم ساڵ کێشەمان نەبووە ناوەڵا بەڕاستی ئەم ساڵ کێشە نەبووە باشە چیتر بکرێنی پێت باشە ئەم پرۆژە خزمەت گوزاریانە بەردەوام بێ واللهی بە تاکید ینی ئەو پرۆژانە بەردەوامت باشە و پرۆژەی زۆر چاکن و خزمەت بە شاری هەولێر دەکات بە تایبەتی و ئەو گەڕەکانش ینی تقریبا زۆر باشتر بۆ لە پێشان ئێستا سیعرشیشیان دەگۆڕێت بە تاکید ینی سعری دەگۆڕێتن ئەم پرۆژەیە وەکو هاوڵاتیەک تۆ لە ڕووی ژینگەیەوە چه کاریگەریەکی دەبێت پرۆژەی کارەبای 24 کاتژمێری کە خەڵک لەبەری حەساوە ئەمە وەکو دانیشتوانی زیلان وەکو دانیشتوانی گەڕەکاین کە کو لەبەری حەسانەوە ئەو پرۆژێش بە هەماشەوە خەڵک بە جددی لەبەری دەحەسێتەوە یەکەم شت منزەڕێکی جوان دەبەخشی لە بۆ ناوچەکە دووەم شت لە ڕووی ژینگەیەوە دەبتە دۆستی ژینگە لە ڕووی پاک ڕاگرتنەوە شتێکی زۆر جوانی لە دروست دەکرێت کارەکانی حکوومەتی هەرێم باز ناکرێت لە ڕووی گەورەی و لە ڕووی جوانیەوە ینی ئەو ڕۆکە جۆسایدی کۆی هەولێر دەستی پێکرد بەیانی خلاص کرا یەک لەو پرۆژانانی خەڵک معجیبی وەیە پرۆژەکە بە مدەشکەم خلاص دەکرێت ئەوەش پرۆژەکە لەوەی کەوا بە زووترین کە دڵنیامە خلاص دەکرێت و خەڵکی ئەو منتیقەی سوودێکی یەکجار زۆر لێ دەبن ینی بەڵێنەکان خۆی جێبەجێ بەڵێنەکان بە زیادەوە جێبەجێ کراون بەڵێنەکان بە زیادەوە جێبەجێ کراون ئەوە کردارە باشە ئەم پرۆژەیە چه خزمەتێکی تر بە شاری هەولێر دەکات لە ڕووی جوڵەی بازرگانی گەشتیاری مەسەلەن ڕەخساندنی هەلیکار لە بۆ گەنجەکانمان کۆڕنشی زا خۆمادیت خەڵک چۆن لە بەری حەساوە لە ڕووی گەشتیاری لە ڕووی ئەوەی کەوا خەڵکی منتیقەکەمووی سوودی لێ بەهۆی دروستکردنی مارکێت و کافتریا و مەتاعەم و ئەو شتانە ئەوەش بە هەمان شێوە زائیدەنیش مەنزەڕێکی جوان دەبەخشی لەو منتیقەی زائیدەنیش سەوزاییەکە دەبێتە هۆی پاکراگرتنی ژینگە دەبێت هاوڵاتیانی خۆشمان پابند بن کە ژینگەکە پارێزن پاک و خاوێنی ڕابگرن تۆ چه داوایەکەت هەیە بە دڵنیاییەوە ئەو پرۆژەکرێت لەو خەڵکە دەکرێت ئەگەر خەڵک بێت و پاچی ڕانەگریتن کەواتە غەدێک لە خۆی کردیا بە جددی ینی ئەمە ئەو پرۆژە جوانانە لە هیچ شوێنێکی عێراق نیە تەنها لە هەولێرە هەیە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەت شاری هەولێر باشە تۆکو هاوڵاتیە گەگەر تەماشاکەی لە 4-5 ساڵی ڕابردووە ئایا بە تەواوەتی هەست بۆ دەکەی کە حکومەت
خزمەتگوزاری باشی پێشکەش کردووە خزمەتی هاوڵاتیانی خۆی کردووە زۆر بە زیادەوە پرۆژەکان خزمەت گوزاریەکان زۆر بە زیادەوە کراینە ئەنی شتەکان ئیوەینە کە باس کرد ئەوەندە جوانن ئەنی لە سنوور تێپەڕینە ئەنی کابرا و ڕۆکە مانگێک لە شوێنێک دوورکەوە پاشان وەرەوە شوێنەکە گۆڕانکاری زۆر بەدی دەکەی لە شوێنەکە کەەوە بە حیاتی شتە نەکراو نەبووە. جنابەت وەکو دانیشتویەکێک لەو گەڕەکانی کە دەکرێتە سنووری ئەو کۆرنیشێک کە دروست دەکرێت ئێستا دەبینین جگە لە کۆرنیشەکە سەوزایەکی زۆر ئەو دارانە چێنراوە وەکو هاوڵاتیەک تۆ هەستە چۆنە لەسەر ئەو بابەتە. بەڵ سەرتا دەست خۆشتان لێ دەکەم ئەنجامدانی ئەم پرۆژەیە خزمەتکردنێکی گەورەیە بە خەڵکی دەوروبەری ئەم شوێنە هەم بۆ خەڵکی دەوروبەری ئەو کۆرنیشە هەمیش بەعام بە شێوەیەکی گشتی بۆ هەولێر بەعام دوو سوودمان پێگەن یەکەشیان لەوە ڕووی تەندروستیەوە ئەنجامدانی پرۆژەکە خاوێنکردنەوەی هەوای هەولێرە بەعام بە تایبەتیش دەوروبەری کۆرنیشەکە ئێمە توانین ئەو کاتە هەوایەکی خاوێن پاک هەڵمژین دووریش ئەبین لە بۆن و لەو بابەتانی کە بڵاو بێتەوە لە دەوروبەرێک و ناخۆشە ینی هاوشێوەی پرۆژەی ڕووناکیە مەش کاریگەری خۆی دەبێت لەسەر شاریەوە بە تاکید کاریگەریێکی تاوڵەی گەورە هەیە نەک هەر گەورە هەزۆریش گەورە وەکو هاوڵاتیکی ئەو شارە مەسەر ئەم خزمەت گوزاریانی حکومەت چۆن دەبینی ینی سیر دەکەی ئەو پرۆژانەی کە بەڵێن دراون ئێستا جێبەجێ دەکرێن کاری لەسەر دەکەی ئایا حکومەت هەموو بەڵێنەکانی خۆی بردوۆتە سەر یەک لەو پرۆژانێک کە خەڵک بەعام و بە تایبەتی ئێمەش زۆر پێی معجبین دەستخۆشی لە سەرش حکومەت دەکەین یەک لەوانە پرۆژەی ئاوی خێرایە باشترین کارە بەلای منەوە پیرۆستترین کارە کە خزمەت بە مرۆڤ بکە جگە لەوە کاروا 24 ساعتێکە دەستیان خۆش بێ جارش کە دەڵێن زۆر سوپاسیان دەکەین ئەنجامدانی پرۆژەکەش ئەوەی کۆڕی با بڵێن وەکو پشتێنەی سەوزایی هەولێر جوانترین کارە کە ئەنجام بدرێت لە دەوروبەری گەڕەکەی ئێمە یعنی دەتوانین بڵین ساڵ لە دوای ساڵ بۆ نمونە لە هەولێری پایتەخت پێشکەوتنێکی زیاتر ڕازاوەتر تابڵەی جوانتر هیوادارین پرۆژەکەش لە وەختێک زووە جێبەجێ بکرێت بەڵام هیوام وایە داوا لە سەرۆک حکومەت دەکەین لەوەی کۆرنیشی زاخۆ زۆر جوانتر بێت چونکە ئەوە پایتەختی کوردستانە. ئامانجی سەرەکی پرۆژەکە بریتیا لە خاوێنکردنەوە و گۆڕینی کۆرنیشی شاری هەولێر ئەمەش لەلایەن کۆمپانیایەکی خۆماڵی بە هاوکاری کۆمپانیایەکی دیزاینی ئیتاڵی کاری لەسەر کراوە ڕێڕەوی ئاو لە سنتەری شار بە شێوەیەکی نوێ و سیستەماتیکی دەبێت. ئەوەی جێی سەرنجە هەر لە دەستپێکی کارکردنی پرۆژەکەوە کاریگەری لەسەر کەرتی خانوبەرە دروست کردووە بە تایبەتی ئەو شوێنانەی کە دەکەونە سنووری کۆرنیشەکەوە. دەوترێت کەرتی خانوبەرە کەرتێکی زۆر ناسک و هەستیارە هەم بۆ بابەتی ئەرێنی و هەمیش بۆ بابەتی نەرێنی بچووکتریشت کاریگەری تەدەکە. پرۆژەیەکمان هەیە خزمەتگوزاریە کۆرنیشی هەولێرە وەکو خاوەنی کۆمپانیایەکی خانوبەرە ئەم پرۆژەیە کە دەست بەکارە بێت چ کاریگەریەکی هەبوو لەسەر بازاڕەکە مەسەن ئەگەر جەنابەت بە نمونە بێن تۆ لەسەر زەویل بۆ نمونە ینی لەسەر زەوی سەکەنی مەسەلەن هەر حرزێک پێشتر مەسەلەن بۆ نمونە $10 بە ئێستا یعنی بە 2.5 نییە بیکڕی حرزیش کەم بووە یعنی خەیەکە فرۆشتنی کەمە پێشتر حرز زۆر بوو کڕیار نەبوو بەڵام ئێستا کڕیار زۆرە حرز نییە لە ڕووی ئەوە سەکەنیەوە لە ڕووی تیجاریەکەیەوە تیجاریشمانەیە یعنی یەکەوێتە سە کۆرنیش بۆ بینا و بۆ مەسەلەن بۆ محلات و دوکان و ئەوشتانە ئەوانیش مەسەلەن حرزێک بۆ نمونە بە 15 بێ ئێستا بە 20 نایکڕی نرخەکەی ئەوەندە چۆتە تاکید یعنی خەڵک تەڵەبیاتیشی زۆر لەسەر ڕۆژانە خەڵک تەلەفۆنمان زۆر بووە کە بۆ خان و پێشتر کەم بە مشتریمان ئەوت بۆ نمونە خانوویەکمانەیە عەرزێکمانەیە تیجاری کە ئەمانوت لە کۆرنیش نزیکە لە ڕووی ژینگە و یعنی شتێکی شێوا بوو جوان نەبوو خەڵک لێ ئەکشاوە بەڵام کە ئێستا بە تاکید لەگەڵ ئەو پرۆژەیە عنی سەرکەوتووە تەڵەبیاتی زۆر بووە لە ڕووی خانوبەرەوە لە ڕووی تیجاریەوە بەڵام کڕیار زۆرە فرۆشیار کەمە کەم بووە لەگەڵ ئەم پرۆژە خزمەتگوزاریانە ئەگەر بەردەوام بێت جەنابەت بە پێ ئۆزمونی کاتە کاریگەری دەکاتە سەر بازاری خانوبەرە سەد کار بە یعنی نەتیجەکی زۆر باشێت ئەگەر ئەو پرۆژه ئەوە یعنی جێبەجێ بکرێ بە تاکید
دەزانی لە 4-5 ساڵی ڕابردوودا حکومەت کۆمەڵی پرۆژەی گرنگی کرد زۆر ئەوانەی کرد ئایامانە هەست پێکراون کاریگەری خۆیان دروست کردووە ئەو ئیفرات سارا یعنی کە لە ڕووی ئاوەوە ئێستا پێشتر مەسەڵەن لەو دیوی کۆرنیشەوە خەڵک تەڵەبیاتی لەسەر نەبوو بەڵام ئێستا لە ڕووی ئەو پرۆژێت چوار ئەو ئاوەوە خێرایە کە گەیشتە ناو شاری هەولێر و دەوروبەری هەولێر بە تاکید یعنی مشکلێکی زۆر باشی لەپۆل ئەو خەڵکە کردەوە خەڵک زۆر پێ دڵخۆش بوو کێشەی ئاون نەبوونی ئاو نەما زۆر کارەبا ئێستا هەمووی چارەسەر بووە ئێمە بۆ نمونە یعنی مشتریمان زیاتر یعنی مشتری عربمان بیانیشمان زۆرە یعنی لە دەرەوە لە جنوب لە بەغدا لە بەسڕە کە دێن یعنی زوو سەرەتا یعنی داواکاریوان ئاو کارەباتان چۆنە کە تو ئەڵێ ئاوەکە 24 ساعت ئاومانەیە کارەبامانەیە بە تاکید یعنی خەڵکەکە زەوقی لەسەریە بێ کڕیارەکە یعنی سەریعتر بڕیارەدا ئێستا بازارەکە خۆش بووە ئەگەر کەسێ بیێم و کەکەی بکاتە پارە بە ئاسانی دەیکا ئارێ وەڵڵا زۆر یعنی بەخێر دەیکایە بە مای وەڵڵا یعنی حتما ئەمڕۆ شتێکە یعنی ئەی فرۆشی پێ ناکرێتەوە بە ساری خۆت ئەبێ زیاتر بیکرێتەوە پرۆژەکە کۆمەڵێک تایبەتمەندی لە خۆ دەگرێت کە کاریگەری دەبێت لەسەر هاتنی گەشتیار بۆ شارەکە لەوانە شوێنی سەیران ڕێستۆران چالاکی منداڵانە و چالاکی هوەری و کللتوری تێدا دروست دەکرێت لە چوارچێوەی استراتیژەتی کارنامەی کابینەی دۆمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار کاک مەسرور بارزانی بۆ پەرەپێدانی کردی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی پراکتیشی کار لەسەر پەرەپێدانی ژێرخانی ئەم کەرتە کراوە بە شانازیەوە دەتوانینەوە ڕابگەێنین کە کردی گەشتیاری هەرێمی کوردستان لە سەردەمی کابینەی نۆیەم چۆتە قۆناغێکی پڕشنگدار هەر لەم سۆنگەیەشەوە سەرڕای زیادبوونی پرۆژە گەشتیاریەکان هاوکات کار لەسەر دروستکردنی ژمارەیە کۆرنیش کراوە و ئەو کۆرنیشەیشی کە بڕیاری لەسەر دراوە لە شاری هەولێر دروست بکرێت بێگومان سەرڕای بایەخە ژینگەیەکەی هەروەها ڕۆڵێکی ئێجگار گەورە دەبینێت لە زیاتر پەرەپێداری کردی گەشتیاری لە شاری هەولێر بۆ پێی کە بوونی کۆرنیش فاکتەرێکی بەهێز دەبێت بۆ زیاتر جوانکردنی وێنای شار و خوڵقاندنی دیمەنی ناوازە و دڵڕفێن کە 2000 سەرنجی گەشتیاران ڕاکێشێ هەروەها ئەم کۆرنیشە دەرفەت بۆ چەندین ساڵاکی جیاوازی گەشتیاری دەڕەخسێنێ شوێنی پشودان و پیاسەکردن و شوێنی تایبەت بە پیادەڕۆی پایسکل سواری وەرزشکردنی تیا دەبێ شوێنی یاری منداڵانی تیابێ و ئەم کۆرنیشانە دەبنە شوێنی سازداری فیستیڤال و بۆنە کللتوری و هوەریەکان و بێگومان دەکرێت چەندین ساڵاکی تری وەکو ڕێستۆرانت و قاوەخانە و شوێنی فرۆشتنی سۆڤینێر و دیاریەکانیشی تێدا دروست بکرێتن بە دڵنیاییەوە دەتوانین بڵین کە ئەم کۆرنیشە هاوشاری پشتێنەی سەوزایی و چەندین پرۆژەی تری استراتیژی بواری ژێرخان وا دەکا کە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەکو شارێکی مۆدێرن بچێتە ئاستی شارە هەرە پێشکەوتەکانی دنیا و هەولێر بکە بە ناوەندێکی سەرنجڕاکێشی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکە. گرنگی پرۆژەی کۆرنیشی هەولێر پەرەسەندنی گەشت و گوزار پاکبوونەوەی ژینگە ڕەخساندنی هەلیکار دروستکردنی مارکێت و ڕێستۆرانت شوێنی تایبەت بە یاری منداڵان لە 5 ساڵی ڕابردوودا بەشێکی زۆر لەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە مەرجێکی تایبەتی هەبووە ئەویش بوونی ڕێژەیەکی سەوزاییە لەو پرۆژانە ئێستا پرۆژەی کۆرنیشی هەولێر جگەلەوەی کە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش دەدات بە هەولێری پایتەخت هاوکات ڕێژەی سەوزایی لە هەولێری پایتەخت زیاد دەبێت و دەبێتە تەواوکەری پرۆژەی پشتێنەی سەوزایی بەماش هەم دیمەنێکی جوان بە هەولێری پایتەخت دەبەخشێ و هەمی ژینگەی شارەکە زیاتر پاک دەکاتەوە.